ولی بینرانی دیو روش عراقیه پشکنه سیاسی هر آریه که و هر گروپه که دست سر جمعه که هسکاری ولاتی داگرتی کنترل کردن برا پتره ین درزین کن سنوری ین تندران پروژه نبر آنینه ده همان دم دا ین بیر نفته ایدی راوش بفیا آوای بری هر روشه گندالیه که فضاحت یا ابروبر لعراق آشکار دبه گلو بو راوش بفیا آوای دستای نزایه هیا پارلمان هیا دادگه هیا بو رولیوانی به باندورنیه بو بنا برکردنا ویدیاری هر کدچه تریلیون دینار به هدر دچن دكتور جاشع التميمي شهرزاي سياسي لبغداد جلمه دكتور دمات باش به اجاز بارم توش نزيك فراوشه دشو بينيم تايبتي مجارا جنداليه تي قوتن 400 مليار 800 مليار يعني بصدان مليار دولار حتى انها بهدر هاد ندان روجانجي اف بيغمان شرمزاريين جنداليه تينا كشف كرن اشكرا كرن تو فراوشه چاد بيني گلو بو نعم شكرا جزيلا لكم. میانداری کردنم لا کوردستان سوار گومانی تێدانە کە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی پرۆسی سیاسی عراق گەندەڵیە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک دۆسی دیکەمان هەیە کە بەرەوکی خەڵکی عراقیان گرتووە بڕوام وایە گەندەڵی لە عراقدا گەندەڵیەکی زۆر زۆر ئاڵۆزە لەبەر ئەوەی لایەنە سیاسیەکان تێوەگلاون لەم گەندەڵێدا بەشێک لە سەرکردەکان تێوەگلاون لە گەندەڵیدا لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر فەرمانبەرانی دەوڵەت بەداخەوە هاوکاری گەندەڵکاران دەکەن یاخود هاوکارن بۆ بەکارهێنانی پۆست و پێگەکانیان بۆ پەیداکردنی پارە و بۆ پەیداکردنی پێگە هەر لەبەر ئەوەیش من پێشبینی دەکەم کە گەندەڵی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی کە خەڵک پرۆسی سیاسی بەدڵ نەبێت گەندەڵی یەکێکە لەو هۆکارانەی کە خەڵک ڕقیان لە پارتە سیاسیەکان و حیزبەکان بێت سەرباری ئەوەی کە بەشێکی زۆر لە حکوومەتەکانی عراق لە ماوەکانی ڕابردوودا هەوڵیانداوە ڕوبەڕووی گەندەڵی بنەوە بەڵام نەیانتوانیوە لە لایەکی دیکە و محەممەد شیع سوودانیش هەوڵ دەدات بەڵام بڕوام وانی ئەویش بتوانێت کارێکی زۆر گەورە بکات چونکە ئەوەی لە گەندەڵیەوە تێوەگلاوە هێزی سیاسی گەورن ئەگەر بەڕێزیان دەوێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە با ڕوبەڕووی سەرە گەورەکان بێتەوە کە بەرپرسن لە بەهادەردانی ملیاران دلار. بله کرمش بلی سرک وزیرین عراق بگمان کمک مؤسساتی دین هست که او برپرسن جوابداری کردن رابطه ولاتی دادگاه کردن گندال کاران پارلمان هست دستای نزاهی هست دادگاه بلند فدرالی هست مؤسسات بگمان امنی هنه که پیوسته بدیو داشت نوی بکن بریارن وان مؤسساتان جبه کن که واتا گلو برو لیوان اینه حتی نکه وافد بدنگن المؤسسات في العراق دامەزراوەکان لە عێراقدا بەتایبەتی دامەزراوە فەرمیەکان ئەوانەی کا پەیوەستن بە ڕوبەڕووبوونەوەی گەنداڵی کۆمەڵێکی زۆر فشاریان لەسرە لایەنە سیاسیەکان فشاریان لەسەر دروست دەکەن لەلایەکی دیکەیشەوە ئەوانەی کە گەندەڵن باڵی سەربازیان هەیە ترس هەیە ناکۆکی دروستکەن هەر لەبەر ئەوە بەڕێز سەرۆکوەزیران هەوڵ دەدات ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ئێمە هەمومان لە بیرمانە کە بەرنامەی کاری حکوومەت یەکێک بوو لە بەرنامەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یەکێک بوو لەو 5 مەلەفەی کە سەرۆکوەزیران بەڵێنی ڕوبەڕووبوونەوەیدا بەڵام گومانی تێدا نییە کە سەرۆکوەزیرانیش توانای سنووردارە چونکە سەرکردە سیاسیەکان باڵی سەربازیان هەیە سەرکردە سیاسیەکان تێوەگلاون لە گەندەڵی هەر لەبەر ئەوەش ئێمە سەرنجی ئەوەمان داوە کە لە هەندێک لە دۆخەکاندا سەرۆکوەزیران دەچێتە قۆناغی چەقبەستیوە چونکە ئەگەر بێوێت ڕوبەڕووی هەسەرکردەیەکی سیاسی بێتەوە حکوومەتەکەی فەشەل دەهێنێت هەر لەبەرەوە سەرۆکوەزیران تا سنوورێک دەتوانێت بڕوات لەلایەکی دیکەشەوە دەستەی نەزاهە هەوڵی داوە کە چارەسەر بۆ گەندەڵی بدۆزێتەوە بەڵام بەداخەوە پەرلەمانیش بەشێکیان تێوەگلاون لە گەندەڵی و شکستیان هێنەوە لە ئەرکەکانیان وەکو چاودێریکەری حکوومەت هەر لەبەرەوە پێم وایە کە سەرۆکوەزیران دەسەڵاتێکی زۆر گەورەی هەیە دەتوانێت بەکاری بهێنێت بەڵام لە کۆتایی ڕێگەکەیشدا دەسەڵاتەکانی بەردەسەڵاتی دیکە دەکەون بەتایبەتی
لە ئیدارەدانی ئەو پرۆسانەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە لەوانە بڵاوبوونەوەی چەک گەندەڵی هەروەها خزمەتگوزاریە سەرەکیەکان. ولی تو زانی بێگومان چاپڵە bi destekê lê nahête da nawsa denk lê nahêt kewata Serêkwezîrên Iraqê gelo bi tina serê xwe çi dikare bike di demeke de hemû cumgendin yên hezkar ku pêwîst e îdara vê rewşe bikin tu ku tê gotin ew jî bi arasteyên siyasî têne îdarekirin û têne tewcîhkirin kewata ev pişik pişkeneya siyasî di nava demo destgehên Iraqê û bi kar înanan bû bercewandiya hin seran û hin aliyên siyasî û hin grupên çekdar gelo ê rewşa vî welatî pêşa roja vî welatî berevkî vebet. من بڕوام وایە کە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کە پێکهێنەری حکوومەتەکەی بەڕێز سوودانیە هاوپەیمانێتیەکە بۆ ڕێککەوتن هەروەها هاوپەیمانێتیەکە کە دەسەڵاتی پەرلەمانی وێران کردووە. من پێم وایە کە ئێمە لەم دۆخەدا بەردەوام دەبین ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت. پێم وایە کە ئێمە پێویستمان بە گۆڕانکاریە لە پەرلەماندا چونکە ئەو هاوپەیمانی کە پێ دەوتری هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت پەرلەمانی تا ڕادەیەک پەک خستووە. هەر لەبەرەوە ئێمە پێویستمان بۆیەکە لە ڕێکەوتن و پشک پشکێنە دەرچیت بەڵکو پێویستمان بە حکوومەتێکە کە حکوومەتی زۆری نەبێت هەروەها نوێنەرانی سەرجەم پێکهاتەکانی تێدا بێت. نام ینی مەرج نییە هەموو پێکهاتەکان لە حکوومەتەکەدا دەسەڵاتیان هەبێت دەکرێت هەمویان بەشدار بن. ئێمە پێویستمان بە حکوومەتێکی زۆری نەیە حکوومەتێک کە بتوانێت سەرپەرشتی کارەکانی دەوڵەت بکات. هەر لەبەرەوە بەڕێز موقتەدا سەدر لە 2021 هەوڵیدا کە حکوومەتێکی نیشتیمانی پێک بهێنێت. ئێمە من لەگەڵ ئەوەدا وەکو خۆم کە حکوومەتی زۆرینە پێویستە بۆ سەرکوتکردنی گەندەڵی. بەڵێ دکتۆر هەلبەتە تو پێتر زانیم لە عێراقê هیچ شێوازێکە حکومڕانیە نەمایە نهاتکە تاقیکرێت ji paşayetiye bigire ji kumariyê bigire ve sistemê parlemanî bigire dibe şêwazeke diya hukmranî hebe gelo kîja dunyayê hatibe taqîkirin vê rê jî bête taqîkirin. Tu nabînî mişkîle sistemê hukmraniyê nîne vî welatî kêşet eqliyetê şêwazê îdarekirina vî welatî daye. من بڕوام وایە کە کێشەی سەرەکی عێراق لە دەستوەردانی دەرەکیدایە یاخۆت بەشێکی زۆر دەستوەردان هەیە لە پرۆسی سیاسی عێراقدا لەلایەن وڵاتانی دەرەوە دەستوەردانەکەیش کەم نییە بەڵکو زۆر زۆرە بەشێک هەمومان ئەوە دەزانین کە گوشارێکی زۆر لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەیە لەلایەن ئێران و لەلایەن تورکیاوە چونکە ئەو دەستوەردانانە نایانەوێت ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان دووبارە بێتەوە لە ناوچەکانی دیکە هەر لەبەر ئەوە ڕێگە نادەن ئەو ئەزممونەی لە هەرێمی کوردستان هەیە بگوازرێتەوە بۆ عێراق و ئەزممونە سەرکەوتووە هەر لەبەر ئەوە دەستوەردان دەکەن لەلایەکی دیکەوە ئێمە پرۆژەیەکی سیاسی شکست خواردوومان هەیە ئێمە ئەو پرۆژە سیاسی کە ئێستا هەمانە پرۆژەی پشک پشکێنەیە من پێم وایە ئەگەر ئەم دوو بابەتە نەبێت واتە دەستوەردانی دەرەکی نەبێت و حکوومەتی پشک پشکێنە نەبێت ئێمە دەتوانین ڕوبەڕووی گەندەڵی بینەوە ئاڵنگاریەکان تێپەڕێنین بەڵام بەداخەوە ئەوەی تاوەکو ئێستا دیارەکە وڵاتانی ناوچەکە دەستوەردان دەکەن و لایەنە سیاسیەکانیش دەیانەوێت ئەم سیستەمە بمێنێتەوە چونکە لە بەرژەوەندی خۆیان و گەندەڵی زۆر زۆر بڵبڵاوە لە کۆتاییشدا کە پێم وایە کە هێزە سیاسیەکانیش دەگەنەوە قەناعەتی کە پشکێنەی تەواوی نابێنێت. دکتۆر ئەمە جاشع التمیمی شارەزای سیاسی البەغدا